دوایین ئامادەکاری تیپی تۆپی بالەیانەی هەولێرە پێش گەشتکردنی بۆ شاری بەسڕا بۆ ئەنجامدانی یاریەکانی قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی ناوی عێراق هەولێر دوای سەرکەوتنی بۆم قۆناغە و هێنانی خاڵەکانی قۆناغی ڕابردووی خاوەنی کەمترین خاڵە هەولێر تەنها 24 خاڵی هەیە و 11 خاڵی جیاوازی لەگەڵ غازی جنوبی پێشەنگ بۆیە پێویستی بە خۆماندووکردنی زیاترە تاوەکو پلەیەک لە پلەکانی پێشەوە بەدەست بهێنێت. ئامادەکاریمان دوای کۆتایی هاتنی خولی بژاردەی کوردستان و بوونە پاڵەوانیمان بوو چەند ڕۆژێک پشوو بووین و هەفتەیەکە بە چڕی مەشقەکان ئەنجام دەدەین. ئامادەکاریمان زۆر باشە بۆ چوارگۆشەی زێڕین. هیچ جیاوازێک لە نێوان ئێمە و پێشمەرگەی سلێمانی نابینم. لا کۆتایی ئەوە یاری تۆپی بالەیە. دوور مەبینە بەسەر هەموو تیپەکان سەرکەوین بگەینە کۆتاییەکانیش. هەولێر دوای ئەوەی بووە پاڵەوانی خولی بژاردەی کوردستان بە هەمان پێکاتی پێشووی بەشداری یاریەکانی هەر چوار کۆبوونەوەکەی چوارگۆشەی زێڕین دەکات بەڵام هەردوو یاریزانە بیانیەکەی لەدەستداوە بۆ شوێنی ئەوانیش ئەسیل جەمیل لایەنەی بەحری و وسامە مونیفی لایەنەی مەسافی شیمال گواستۆتۆ ڕیزەکانی. ئێمە هەموو هەوڵی خۆمانە دەین ئامادەکاری باشمان کردووە هەوڵە دێن ئێمە لە هەر کۆمەڵێک یاریەک تا دو یاری بەرینەوە ئێمە دەتوانین لە ڕزمەندێکە بچینە پێشەوە چکە ئێمە لەگەر لە هەر کۆمەڵێک لە یانەیەک بین ئەو یانەیە لەگەڵ یانەیەشتر بدۆڕێ ئێمە پێشەوە دەکەین ئەوە جیاوازەکان کەم دەکاتەوە ئێمە هەموو هەوڵی خۆمان دەین بۆ ئەوەی بتوانین کۆمەڵە بە کۆمەڵە هەنگاوی باشتر بنین بۆ ئەوەی ئەگەر لە کۆتایی کۆمەڵەکان بتوانین یەک دوو هەنگاویتر بچینە پێشەوە. یاریەکانی قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی نایابی عێراق بە چوار کۆبوونەوە لە بەسڕا و سلێمانی و هەولێر و بەغداد ئەنجام دەدرێت هەر چوار تیپەکەیەکە و 12 یاری ئەنجام دەدات و لەگەڵ خاڵەکانی قۆناغی ڕابردوویان پاڵەوانی خولەکە دەردەخەن. کۆبوونەوە یەکەم لە بەسڕا هەینی کاتژمێرنەوەی شەو بە یاری غازی جنوبی خاوەن ماڵ و هەولێر دەست پێ دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.